منالك راديو دنگی گل دنگی توی هاواتیا سلاوتانە بەم کاتتان باش بەڕێزان بەرمەتی هاوکارانم گەشتێکی نوێی هەواڵەکانتان لە رادیۆ دەنگی گەلە پێشکەشەکەین. لا درجەی کار و چالکەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 170مین ڕۆژدا بەردەوامە زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کرد چالکێکە لە ڕۆژەی 170میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کرد و تاوەکو ئێستاش بەردەوامە. تەبگەری گەنجانی شۆڕژگەری سووری لە کانتۆنی فرات بۆ ئازادی جەستی ڕێبەرۆجەلان ڕێپیاوانێکیان ئەنجامدا و بەڕێوەبەری کۆنگرەی ستار شارۆچکەکە فتوە ئوسوڵ دەڵێت بەردەوام دەبن لە ڕێپیاوان تا بەدیهاتنی ئازادی جەستی ڕێبەرۆجەلان و دەڵێت تا شەڕوانێکمان بێت دەستبەرداری دۆزەکەمان نامی لەسەر ڕێگە و فەلسەفەی ڕێبەراپۆ بەردەوام دەبین. لەسەر هەودە دەگەڕن هەودیتنە هاورا دەکەن یعنی بازارە خوا تجارەتە خوا هەڵدیتنە خوا لەسەر کوردانە ئەمجی دەبێژن وەک دایکێ شەهیدا خوشکێ شەهیدان ئەمدی تشتی قبول ناکەن ئەم دەبین بەرخەدان ژیانە حەتانی دەمڵا خونی مەهەبە ئەمە بەرخە بدنە بەقاپۆ سەرۆک ژیان نابێ. لە شاری ئاڤیۆگیۆنی وڵاتی فەرەنسا بۆ ئازادی جەستی ڕێبەرۆجەلان سێ ژنی کورد لە هەژدیادار و دەستیان بە چالێکی مانگرتن لە خواردن کردووە و گروپی دووەمین مانگرتنەکان گرتوۆتە دەست بە پێشەنگاتی تەفگەری ژنانی کوردی ئەوروپا تەژەکە لە شاری ئاڤیۆنیۆنی فەرەنسا لە چۆرچی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتن بۆ ئازادی جەستی ڕێبەرۆجەلان بەردەوامە لە چالێکێکەدا دروشمی بژی سەرۆکاپۆ پەرسکراوەوە و بانگواز تا ڕێبەراپۆ بە شێوەیەکی جەستی ئازاد نەبێت هەردەم لە شەقامەکاندا دەبن. کۆمیتەی لێکۆڵینەوەی نەتەوەیەکگرتوەکان لە کاروباری سووریا لە راپۆرتێکدا ڕایگەیاندووە هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تری بۆ سەرهەرێمەکانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا دەکەونە خانەی تاوانی جەنگەوە. لە راپۆرتێکەدا تیشک خراوەتە سەر هێرش و بۆرتمانەکانی دەوڵەتی تورک بۆ سەرهەرێمەکانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا و تەبەتی بەزگەکانی نەوت و غاز و کەهرەبا کە لە ئەنجامدا ملیۆنان کەس بێ ئەو کارەبا و غاز بوون. ئەمە پێشێلکردنی یاسای مرۆیە نێودەوڵەتیەکانە بە هێرش یاخود بە هێرشی فڕۆکێ بە فڕۆکەوان چەندین هاوڵاتی مەدەنیان شەید کردووە. ئەمەش تاوانی جەنگە. کۆمیتەی لێکۆڵینەوەی نەتەوەیەکگرتوەکان لە کاروباری سووریا لەو بارەی و راپۆرتیان ئامادەکرد و بڕیارە لە 18 ئاداردا پێشکەشی ئەنجومەنی مافی مرۆڤی بکەن. دەوڵەتی تورک و چەتەکانی 5 کەسی دیکەیان لە ئافرین ڕفاندووە کە چواریان خەڵکی جندرێسە و یەکێکیشیان خەڵکی حەڵەبە. دەوڵەتی تورک و چەتەکانی ماوەی 6 ساڵە لە ئافرین داگیرکرا و تاوانی شەڕ ئەنجام دەدا بە گوێرەی زانیاریەکان. جیاد عەلی تەمەنی 38 ساڵە خەڵکی گوندی قربەی ناوچەی جندرێسی ئافرینە کە پێشتر لەلایەن دەوڵەتی تورکەوە دیپۆرتکرا بوو ڕفێنراوە. هەروە محمود حەمامیم تەمەنی 40 ساڵە کە چەتەکان و لەزگین محەممەد تەمەنی 35 ساڵە و ئەحمەد محەممەد ئەبوو سادق تەمەنی 49 ساڵە و ڕێبە سێدۆ تەمەنی 35 ساڵە کە ڕفاندویانن لە حەڵەبەوە بەرەو سنوور هاتەبوون. هەروەها دەوترێت کەیکێک لە ڕفێنراوەکان بەناوی محمود حەماحیم خەڵکی حەڵەبە سێ کەسەکەی دیکە بەگشتی خەڵکی جەندرێسن. کۆنسەی بۆ ڕێکبەری کەنەکە هێرش و بۆردمانەکانی دەوڵەتی تورک و شەیدکردنی هاوڵاتیانی مەدەنی شەرمەزار کرد و دەڵێت پێویستە حکوومەتیارە کۆتای باوکارەکانی بۆ دەوڵەتی تورک بێنێ و نەبێت هاوکاری کۆمەڵکوژی و داگیرکاری. کەنەکە دەڵێ وەک کەنەکە بێدەنگی و بەڵۆسی حکوومەتیاران بەرامبەر بێرشەکانی دەوڵەتی تورک شەرمەزار دەکەین و هاوکار سەرخۆشیش لە بنەماڵی شەیدان دەکەن هیوای زوو چاکبوونەوەش بۆ بریندارەکان دەخوازن. ئەو دەڵێ پێویستە حکوومەتیاران کۆتای باوکارەکانی بۆ دەوڵەتی تورک بێنێ و نەبێت هاوکاری کۆمەڵکوژی و داگیرکاری. دەوڵەتی تورک بە شێوەیەکی ئاشکرا هەڕەشە لەگەڵی کورد
دەکات و ئامادەکاری بەرفراون دەکات بۆ داگیرکردنی باشوور ڕۆژاوی کوردستان داخۆ حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم و پەدەکە ئەم پلانانەی دەوڵەتی تورک نابینن یاخود نایانەوێت کە ببینن یاخود هاوکاری داگیرکاری و کۆمەڵکوژی دەکەن گەلی کوردستان گەلێکی شکۆمەندە هەرگیز پاشکوی قبول ناکە و بانگوازی لە گەلیش دەکەن لە هەر چوار پارچەی کوردستان بەرامبەر بە هێرشەکانی دەوڵەتی تورک هەڵوێز نیشان بدەن بۆ بە هاو شکۆی خۆیان بپارێزن. ئاسۆمامەند دەڵێ کۆبوونەوەی لایەنەکانی کەرکووک بۆ پێکەنانی حکوومەتی خۆجێی هەنگاوی باشی بڕیوە بۆ دەشڵەیە لە ماوەکانی ڕابردوودا لەبارەی دیاریکردنی کەسێک بۆ پۆستە کۆبوونەوەی باش ئەنجام درراوە چاوەڕێ دەکرێت لەم چەند ڕۆژەی داهاتووشدا کۆبوونەوەکان لەوارەوە بەردەوامی هەبێت. ئاسۆمامەند ئەندای مەکتەبی سیاسیەتی لەبارەی دیاریکردنی کەسێک بۆ پۆستی پارێزگاری کەرکووک لە لای دوانەیدا بۆ میدیا حزبەکەی باسی لەوە کردووە کە کۆبوونەوەی لایەنەکانی کەرکووک بۆ پێکێنانی حکوومەتی خۆجێی هەنگاوی باشی بڕیوە و ئاماژەی بۆ شکرە کە لە ماوەکانی ڕابردوودا لەبارەی دیاریکردنی کەسێک بۆ پۆستی پارێزگاری کەرکووک کۆبوونەوەی باشی ئەنجام داوە و ئاسۆمامەند باسی لەوە کردووە چاوەڕێ دەکرێت لەم چەند ڕۆژەی داهاتووشدا کۆبوونەوە لەو بارەوە بەردەوامی هەبێت. ئەوە لە کاتێکدا کە سەرڕایەوەی بەشێکی زۆری پارێزگارەکانی عێراق هەڵبژێران بەڵام تا ئێستا یەکێک لەو شارانەی زۆرترین چای لەسرە سەبارەت بە هەڵبژاردننی کەسێک بۆ پۆستەکەی یاخود بۆ پۆستی شاری کەرکووکە. ماوەی 57 ڕۆژە دانیشتوانی گەڕێکی عەرەفە لە دژی تعریب چادریان هەڵداوە و داواکارن سکاڵا و هەوڵی چۆڵکردنی ماڵەکانیان هەڵبۆشێتەوە هاوکات داوای ئازادکردنی نەنەرەکان دەکەن کە ماوەی 3 ڕۆژە دەستگیر کراوە. ماوەی 3 ڕۆژە فەرهاد بایس نوێنەری مانگرتوانی چادری عەرەفە لە شاری کەرکووک دەستگیر کراوە لە بنکەی پۆلیسی عەرەفە ڕاگیرا. بە وتەی هاوڕێکانی فەرهاد بایس لە کاتی گەڕانەوەی لە سلێمانی لە بازگەی چیمەن پێیان وتۆ سکاڵات لەسەر و دەست بەجێ دەستگیر کراوە وەڕوانەی بنکەی پۆلیسی عەرەفە کراوە تاوەکو ئێستاش نەبراوەتە بەردەم دادوەر. لە سەیتەرات و حاسیبات ئێمە ناومان هەیە ئەم گەڕەکە کامل دەست بەسەر بکرین. ئەو پیاوە براژنی ئەمری خوای کردبوو لە سلێمانی لە پرسە گەڕاوەتەوە لە سەیتەرەی بازگەی چیمەن کە دێتە ناو کەرکووک لەوێ دەست بەسەر کراوە لە ڕۆژی شەمەوە تا ئیمڕۆ ئەو لە مەرکەز شورتە دەست بەسەر لە بنکەی پۆلیسی عەرەفە. وڵای تا ئێستا بەڕاستی نەیان بردوێتە بەردەم دادگا لە تاکو نەچێتە بەردەم حاکم لەوێ نازانین چی بە قەرارێک لەسەر کاک شەفەرادە. بەڵێ ئێمە ئەم گەڕەکە 65 عائیلەی تایە هەر 65 سەد خێزانەکان داواکراون کە دەست بەسەر بکرێت. قەرار وابوو دەست بەسەرکردن شتەکانمان ڕاگیرابێ بەڵام ئەو وانەی کەوا شکاتەکانیان کردووە ئەوان لە ژێرەوە ئیشی خۆیان هەرەکەن هەر بەردەوامن بۆیە قەزیەکە هەر خۆی ماوەتەوە تا ئێستا ئەوان بەردەوامن لەسەر شکاتکردنەکەی خۆیان. وەڵاهی تاوانی ئێمە یەکەم ئەوەیە کە کوردین دوم ئەوەیە کە خەڵگام شارەین چکەم شارە داگیر کراوە ئێمەی کورد دەبێ بڕین بەجێ وێنین بوانیکەوە هاتوونە داگیرێکن بە پشتیوانی کۆمەڵانێک کەس کە دژی کوردە جوولێنەوە ئەوان پشتگیریان هەیە دێن شکات لە ئێماکەن بەڕێی قانونی و ئێمە دەرەکەنە دەرەوە خۆیانە بنە ساحێبمان. لایەنەکان زۆر سیستن بەڕاستی سەردانی خێمەکەیان کردووە بەڵام زۆر بە کەم تەرخەمیەوە یعنی ئەوە نییە وەکو پێوی زات بێتن سەردانمان بکەن. لە کاتێکدا زوڵم و زۆردارەکانی ڕژێمی سووریا گەشتۆتە لوتکە و گەلی کورد لە ڕۆژاوی کوردستان بەپەشکرابوو لە هەموو مافەکانی بەردەوام هەوڵی لە ناوبردن دەدرا لایەکی دیکەشەوە سیاسەتی تعریبی بەسەردا جێبەجێ دەکراوە تەنانەت ناسنامەشان پێ نەدەدرا 20 ساڵ پێش ئێستا گەل هاواری ئازادی کرد و سەرهەڵدانی ئەنجامدا ئەم سەرهەڵدانانە بوو بە هەوێنی جێبەجێکردنی سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتی و پێکەوە ژیانی گەلان لە ناوچەکەدا. 20 ساڵ بەسەر سەرهەڵدانی گەل لە قامیشلۆدا تێدەپەڕێت. لە کاتێکدا زوڵم و زۆردارەکانی ڕژێمی سووریا گەیشتو بۆ لوتکە و گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان بێبەش کرابوو لە هەموو مافەکانی بە بەردەوام هەوڵی لە ناوبردنی دەدرا. لەلایەکی دیکەشەوە سیاسەتی تعریبی بەسەردا جێبەجێ دەکرا و تەنانەت ناسنامەشیان پێ نەدەدرا. 20 ساڵ پێش ئێستا گەل هاواری ئازادی کرد و سەرهەڵدانی ئەنجامدا
ئەم سەرهەڵدانەش بوو بە هەوێنی جێبەجێکردنی سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتی و پێکەوە ژیانی گەلان لە ناوچەکەدا لە 12 ئاداری ساڵی 2004 لە کاتی یاریەکی تۆپی پێدا دوای ئەوەی تیپی کوردان سەرکەوتنیان بەسەر تیپی عەرەب و ڕژێمدا بەدەستێنا یاریگاکە بوو بە مەیدانی شەڕ و لە ئەنجامی هێرشێکی درەندانەدا زیاتر لە 100 کەس کە زۆرینەیان کورد بوون شەهید بوون. ئەم ڕووداوە بوو بە دەستپێکی سەرهەڵدانی گەل لە تەواوی ڕۆژاوای کوردستان و پەتی ستەمیان پشڕند بۆ بەدەستێنانی مافەکانیان هەنگاوێکی گەورەیان ناو دەستیان کرد بەسەر دامەزراوەکانی ڕژێمدا. لە ئەنجامی ئەوەشدا سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیک کە لەلایەن ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلانەوە ئافرێنراوە بوو بە سیستەمی بەڕێوەبردن و پێکەوەژیانی گەلان و بەدەستێنانی هەموو مافەکانی گەل و ئاینەکانی ناوچەکە کە تا ئەمڕۆژ بە گەنگترین و سەرکەوتوترین سیستەمی ژیانی دادەنرێت. ئافراندنی سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیک دوای ئەو سەرهەڵدانە و هەنگاونان بۆ ئازادی لە هەموو بوارەکانی پەروەردە سەربازی ڕێخستنی هونەری کۆمەڵایەتی و هەموو کایەکانی دیکەی ژیاندا لە چوارچێوەی سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیکدا گەل خۆی بە ڕێخستن کرد و شەوەزەنگی زوڵمیان کرد بە ڕۆژ و ڕووناکی تەواوی ڕۆژاوای کوردستانی گرتەوە. دەرەنجامەکانی ئەم سەرهەڵدانە گەلی گەیان بە بڕیارێک کە خۆی بەڕێوە ببات بۆیە لەدەی تشرینی یەکەمی ساڵی 2013 بە بەشداری پێکاتەکانی کورد عەرەب چەچەن و کریستیانیەکان کۆبوونەوەیەکیان بۆ دروستکردنی خۆبەڕێوەبەریەک ئەنجامدا و گەشتن بە بڕیاری پێکهێنانی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و لە سەرەتادا لە 82 ئەندامی ئەو پێکاتانە پێک دێت بۆ لەمەودا لە جیاتی حکوومەتی ڕژێم گەل بوو بە خاوەنی بڕیار و لە چوارچێوەی ئەنجومەنەکانیدا بڕیاری خۆیدا هەر بۆ جاری یەکەم لە مێژوودا کورد بوو بە خاوەنی دەستوری کۆمەڵایەتی خۆی لەگەڵ ئەوەشدا لە پارچەکانی دیکەی کوردستانەوە چاوەکان لەسەر ئەو سەرکەوتنە مێژووی گەلی ڕۆژاوان و چاوەڕێی سەرکەوتنی گەورەی لێ دەکرێت. بەشی هێزی سەربازی و خۆپاراستنی ئەم خۆبەڕێوەبەریە توانیان داستانی نەبیستراو بنووسنەوە بەدەستی کیژ و لاوە شەڕوانەکان بەسەر یەکێک لە درەندەترین چەتەکانی سەردەمدا داعش سەر بکەون و ئارامی بگەڕێننەوە بۆ ناوچەکە و هەموو جیهان. پێ بەپێی لەگەڵ هەموو گۆڕانکاریەکان ئاوەدانی و بودنیانانەوەی ژێرخان و سەرخانی ڕۆژاوای کوردستان دەستی پێکرد و خوێندنگا و زانکۆ و دامەزراوە فەرمیەکان دروست کران بینا و باڵەخانە و شەقام و باخ و پارکەکان دروست کرانەوە و سەوز کران هاوکات کەرتی ئابووری و پیشەسازی و نەوت گەشەی کرد کشت و کاڵکەی هێزی بزوێنەری ئابووری ڕۆژاوای کوردستانە بە شێوەیەکی چالاک دەستی پێکرد و گوند و زەویە کشت و کاڵیە بەپیتەکان بوونە سەرچاوی بازاڕی ڕۆژاوای کوردستان و سووریا بەگشتی شان بەشانی ئەوەش گرنگیدان بە ئاژەڵداری زیاتر پەرەیسەند و گرنگی پێدرا وەبەرهێنان لە کەرتی نەودیشدا و خەرجکردنەوەی داهاتەکەی لە خزمەتی گەل و ئاوەدانکردنەوەی شار و شارۆچکەکان و گوندەکان یەکێکی تر بوو لە دەستکەوتە گرنگەکانی سیستەمەکە. هەموو ئەمانە دەستکەوتی ڕاپەڕینەکەی 12 ئاداری ساڵی 2004 بوو کە بوو بە بناغەی هێنانەدی سیستەمێکی خۆبەڕێوەبەری خزمەتکار و کوردستانێکی دیموکراتیکی ئاوەدان کە ئێستا لەسەر شاڕەی گەشەکردندایە لە هەموو بوارەکاندا ئەگەر داگیرکاری و گەلە کۆمەی چواردەور بهێڵێت. لە لایەکی دیکەوە دەوڵەتی داگیرکەری تورک و پاڵپشتی چەتەکانی داعش وەک ئەوەی کە بەردەوام هەموو هەوڵی خۆی بەگەڕ خست بۆ لە ناوبردننی کوردان چاوی بەو سەرکەوتنانە هەڵنایەت و هەموو ڕۆژێک گوەردومانی ناوچە مەدەنی و دامەزراوە خزمەتگوزاری و ژێرخانە ئابووریەکانی ناوچەکە دەکات و هەر یەک لە کانتۆنی عەفرین و سەرێکانی و گرێسپی داگیر کردووە و بانگەشەی داگیرکردنی تەواوی ناوچەکە دەکات. هەمەدەکاریەکانی نەورۆز لە زۆربەی پارچەکانی کوردستان بەردەوامە جۆوەس لەوێش لە شاری ماربۆرکی ئەڵمانیا سەدان کورد و ئازادی خواست ئاهەنگی نەورۆزیان پیرۆز کرد. ئاهەنگەکەی نەورۆز لە ئەڵمانیا لە نێواندا تاوەکو 30 ئادار لە شاری ماربۆرک دوێنێ دەستی پێکرۆ سەدان کورد بۆ چالاکوانی دۆستی کورد و ئازادی خواست بەشداری ئاهەنگی نەورۆز بوون بە پێشەنگاتی کۆمەڵی دوستانی کورد. سەرۆکی شارەوانی ماربۆرک تۆماس سپایس لە ئاهەنگەکەدا باسی لەو کرۆ نەورۆز لە گەلی کورد پیرۆز دەکەم ژیانێکی ئازاد بۆ کوردان دەخوازم و سڵاوی لە تێکۆشانی ڕەوای کوردان کرد. هونەرمەند ئازاد بەدران لە ئامادەوەم بەشداری ئاهەنگەکەی کردی و بە وتنەوەی گۆرانی کوردی ئاهەنگەکەیان بەردەوام کرد. ڕێکخراوی مافی مرۆڤ ئاشکرای کردووە بە سێدارەدانی دوو بنکراوی کورد لە بەندیخانەی ناوەندی ئێلام جێبەجێکراوە. ڕێکخراوەکە ڕایگەاندووە دوو بنکراوی کورد ناویان موعین سەلاوەری زادێ
تەمەنی 58 ساڵ خەڵکی شاری ئاودان و ماسوور مەنسووری خەڵکی شاری سەراوڵە لە بەندیخانەی ناوەندی ئیلام سزاکان بەسەردا جێبەجێکراوە. بەڕاشی گاندۆ و دوو بنکراوە پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەس سزای لە سەرداردانیان بەسەر سەپێنراون. ڕۆژی ڕابردووش بوون بەسی جێبەجێکردنی سزاکان بۆ ژووری تاکە کەسی گواسترابوون و ڕێکخراوەکە ئاماژەی بۆ شکورە لە ماوەی ساڵی 2023دا سزای سێداری 151 بنکراوی کورد لە بەندیخانەکانی ئیلام جێبەجێکراوە. پەرلەمانی عێراق کارنامەی کۆبوونەوەی ئەمڕۆی بڵاو کردوێتەوە بڕیارە تێیدا دەنگدانە خەنە بۆ چەند پرۆژە یاسایەک بکرێت یەک لەوانش دەنگدانە بە هەمواری دۆمیاسای تۆڕی ڕاگەاندنی عێراق بە ژمارە 26 کە لە نانیژنەی ڕۆشنبیرەوە ئامادەکراوە. بەش ڕاگەاندنی پەرلەمانی عێراق لە ڕاگەیەنراوەکەدا ئاماژەی بۆ داوە کە لە کۆبوونەوەکەدا ئەمڕۆ پەرلەمانتاران دەنگ بە هەمواری دۆمی یاسای تۆڕی ڕاگەاندنی عێراق دەدەن کە لە لانیژنەی ڕۆشنبیری ئامادەکرا و خەنۆی دۆم بۆ پرۆژە یاسای ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دەکرێت چەند بابەتێکی دیکەش خەنۆی بۆ دەکرێت. لە کۆتای کارنامەکەدا وەش خراوەتە ڕوو بڕیاری کۆبوونەوەکە کاتژمێر 11 پێشنیۆڕۆ ئەمڕۆ ئەنجام بدرێت. زیاتر لە 3 مانگە پەرلەمانی عێراق بێسەرۆکە بە وەکالە لایەن موحسین مەندەلاوی و بەڕێوە دەچێت تا ئێستاش لایەنە سونەکان نەگەشتنەتە ڕێکەوتن بۆ دیاریکردنی کاندیدێک بۆ ئەو پۆستە. شەوی ڕابردوو لە سەر داوای نوری مالکی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای دیالە لە هۆتێل ڕەشید لە بەغدا کۆبوونەوە لەکەی 15 ئەندام تەنها 10 ئەندام ئامادەی کۆبوونەوە بوون لە کاتێکدا کۆبوونە لە کۆتاییدا ناتوانراوە سەرۆکی ئەنجومەن و پارێزگار هەڵبژێرێ ئەمە چوارەم جارە لەو بارەوە شکستێنن. میدیا عێراقیەکان نظری چەند سەرچاوەیەکەوە بڵاویان کردوێتەوە کە شەوی ڕابردوو لە سەر داوای نوری مالکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای دیالە لە بەغدا کۆبوونەوەیان ئەنجام داوە و لەکۆی 15 ئەندام تەنها 10 ئەندام ئامادەی و کۆبوونەوەیە بوون و بەهۆی دروستبوونی ناکۆکیەوە 2 ئەندام کۆبوونەوەکان بەجێهێشتووە. ئاماژە بۆ شکراوە لە کۆتاییدا ناتوانراوە سەرۆکی ئەنجومەن و پارێزگار بۆ دیالە هەڵبژێرن ئەمەش چوارەم جارە لەو بارەی شکستێنن. جێگە ئاماژەیە لە چەند ڕۆژی ڕابردوودا نوری مالکی لە کۆبوونەوەی چوارچێوە مانگی جەختی لە پێکردانی حکوومەتی خۆجیی دیالە بە زووی کردەوە بۆ یەکلایکردنەوەی پۆستەکە کەسێک دیاری بکرێت. هەروە نزیکەی 3 مانگە بژاردننی ئەنجومەنی پارێزگاکان جەم دراوە تەنها کەرکووک و دیالە سەرکەوتوو نەبوون لە پێکردانی حکوومەتی خۆجیی. هەر شاد بن.